الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار چاکە و حەسەنەی دنیا و قیامەتمان بەنسیب بکە. ئەزیزانی خۆم، ئەسڵ و بنەمای ژیانی هاوسەری بریتیە لەوەی کە خۆشەویستی لە نێوانی ژن و مێردا هەبێ. خۆشەویستێک کە بە تەعبیری قورئانی پێی دەوترێ مەوەدە. مەوەدە زۆر لە مەحەبەت گەورەترە. مەحەبەت بە خۆشەویستێک دەوترێت کە ئینسان لەگەڵ کەسێکی ترا هەیبێ لەگەڵ بەرامبەرێکە بە ئومێدی دەستکەوتنی قازانجێک، واتە چاوەڕێیەکی هەبێ بۆیە پێی دەبەخشێ، بۆیە خۆشەویستی ئەداتێ کە لە مقابلە چاوەڕێی شتێکی تری لێ دەکا. بەڵام خۆشەویستی لە نێوانی ژن و مێردا بریتە لە بەخشینی خۆشەویستی بە یەکتر تەنها لەبەر خودی خۆشەویستەکە، نەک بە ئامانجێکی تر. بۆیە هاوسەرایەتی یەکەم بناغەیە کە ئەم ژیانە دوور و درێژە بە یەکەوە ژیانی ژن و مێردایەتی درێژەی پێدەدرێ، بریتە لە پایەی خۆشەویستی ڕاستەقینەی ناوناخی دڵ بەرامبەر بە یەکتر، بەڵام لە هەردوو لاوە. واتە هەم مێردەکە ژنەکەی خۆی زۆر خۆش بوێ و لە بەرامبەریشدا ژنەکەش بە هەمان پێودان خۆشەویستی ڕاستەقینەی بۆ مێردەکەی هەبێ. دووەمیان ڕێزی دوولایەنە. دوای خۆشەویستی ڕێزگرتن بەڵام دوولایەنە، نەک تەنها پیا و هەر ڕێز لە ژنەکەی بگرێ، ژن بەرامبەرەکەی بەڕێز جواب نەداتەوە، یان ژن زۆر ڕێز و حرمەتی تایبەتی بۆ هاوسەرەکەی هەبێ، بۆ مێردەکەی هەبێ، بەڵام مێردەکەی وانەبێ. بۆیە دووەم خاڵ ئەسڵ لە ژیانی هاوسەرایەتیدا بریتە لە ڕێزگرتن و حرمەتگرتنی دوولایەنەی یەکتری. سێمیان ڕاگرتنی دڵی یەکتر، نەک بیان و لە یەکترگرتن، نەک ژن و مێرد لەسەر هەلێک بن بە وردبین بڕوانن بۆ بەرامبەرەکەیان، بزانن داخۆ هەڵەیەک لێ نادۆزمەوە. زۆرجار ژن و مێرد هەبووە بەداخەوە کە ژیانی هاوسەریان تێکچووە، تەنانەت لە وردبینیش وردتر بە میکرۆسکۆپی زۆر ورد گەڕاون، تەنانەت بۆ نێتی ناودڵ. کابرا لە مەدیسا قسەیەکی کردووە، ژنەکە لە دواترەوە توێتی مەبەستت من بوو لەو قسەیە، یان مەبەستت کەسوکاری من بوو، یان بە پێچەوانەوە. ژنەکە بابەتێکی کردوێتەوە، پیاوەکە گومانی خراپی پێدەبا. ئەم ژیانی ژن و مێردایەتێ نابێ وابێ، بە پێچەوانەوە دەبێت ڕاگرتنی دڵی یەکتری لەگەڵا بێ. ژن و مێرد لەو کاتێکەوە بڕیاری هاوسەرگیریاندا و بە شەرعی خوا بوونە حەڵاڵی یەکتر، ئەبێ بڕیار بدەن ڕاگرتنی دڵی یەکتریان هەبێ، نەک بەهانە لە یەکتر گرتن. ئەگەر ئەم سێ خاڵە هەبوو، بەڕاستی ئەوە هاوسەر بوونە. بەڵام تێکچوونی هەر یەکێک لەم سیانە، واتە نەمانی خۆشەویستی و کاڵبوونەوەی ڕێزی دوولایەنە لە نێواندا نەما و بە حرمەتەوە قسە لەگەڵ یەکان نەکرا، بە حرمەتەوە ڕەفتار لەگەڵ یەکان نەکرا، هەروەها دڵی یەکتر ڕانەگیرە، تەماشا کرا بۆ هەمەیەک بدۆزیتەوە و دڵی بەرامبەرەکەتی پێ ئازاردەی. بەڕێزان، دەبێتە هاوشەڕی. جا ئێمە دوو مستەلەحمان هەیە، هاوسەری لەگەڵ هاوشەڕی. ئەو هاوشەڕی لەگەڵ هاوسەریدا تەنها سین و شینەکە سێ نقطەی فەرقە، سێ خاڵی لەسەرە. ئەو سیانە بریتە لەوە: خۆشەویستی، ڕێزی دوولایەنە، ڕاگرتنی دڵی یەکتر. هەر یەکێک لەو نقطانە لەسەری لابرا ئەبێتە هاوسەریەکی ڕاستەقینە. هەر یەکێک لەو نقطانە لەسەری دانرا ئەبێتە هاوشەڕی و ژیان تاڵ دەکات. جا ژیانی هاوسەری چاک بەڕێزان، پیا و دەوری خۆی دەبینێ، ژنیش دەوری خۆی دەبینێ. بەڕاستی بەڕێزان، ئەگەر پیا و دەوری ڕاستەقینەی خۆی بینی لە ماڵدا، و لە بەرامبەریشە ژن دەوری ڕاستەقینەی خۆی بینی لە ماڵدا، دڵنیاتان دەکەم هاوسەریمان دەبێت نەک هاوشەڕی. سوورەتی ئەنیسا خوای پەروەردگار لە ئاەتی 34 دەفەرمێ: الرجال قوامون على النساء. ئەم ئاەتە بەم چەند وشەیە دەوری پیاو لە ماڵدا دیاری دەکات. هەر کاتێک کەوا پیاوی بەڕێز لە ماڵدا، الرجال و سەیری بەڕێزان وردی قورئان کەن. خوانەی فەرموون نێرینە پیاوێک کە سمێڵی گەورە بێ، ڕیشی هەبێ، سیما پیاوەتی، مشکی و جامانەی بەست بێ، قاتێکی کوردی لەبەرا بێ، نا، ئەوە لە تەعبیری قورئانیە
ئەوە نێرینەیە، نێرینەبوون هیچ نییە، اعتیبارێکی نییە. الرجال ریجال لە قورئانە هەموو قورئان بخوێنەوە بە مانای ئینسانی مرد، ئینسانی جوامێر. پیا و مرد هەر ئەوە نییە سەر و سیمای نێرینەیی پێوە دیار بێ. عەرزم کردن لەگەڵ ڕێزمدا سمیاڵێکی قەوی و ڕیشێکی باشی هەبێ و ئیتر مشکی و جامانەی تێکەڵاو کرد بێ، بەڵکو ریجال پیاوی پیاوانە کە بۆ هاوسەرایەتی بشێ ئەبێ پیاوێکی مرد بێ، ئەبێ ئینسانێکی جوامێر بێ، ئینسانێکی بوێر بێ، ئینسانێکی دلێر بێ. ئەگەر پیاوێک ئەو سیفەتانی تێداوە بوو قەوامون عەلە النیسا، خوای پەروەردگار مشورخۆری داوەتە دەستی پیاوان، بەڕێوەبردن مراعات چاودێری بەسەر هاوسەرەکەیەوە لەم ڕوانەوە لە ڕووی مادیەوە. خوای پەروەردگار دەفەرمێ وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف، هەروەها دەفەرمێ ئەسکینوهن من حيث سكنتم من وجدكم، کەواتە لەم دوو ئاەتە قورئانی لە سوورەتی ئەلبەقەرە و لە سوورەتی ئەطلاقدا خوای پەروەردگار دەفەرمێ لە ڕووی مادیەوە پیاوی مرد و بە شەهامەت کە بەڕێوەبەرایەتی خێزانەکەی دەکەوێتە ئەستۆ وەکیلی سەرکەوتنی ماڵ بەدەستی ئەوەیە پێویستە لە ڕووی مادیەوە بژێوی هاوسەر و منداڵەکانی دابینکە. بژێوی پەیداکردن لە ڕووی شەریعەتی ئیسلامی پیرۆزەوە پڕ بەخشش و بەرەکەتەوە واجبە پیاو بەیانی هەتا ئێوارە یان شەو تا بەیانی بگەڕێ بە دووی بژێوێکی حەڵاڵ و سەربەرزانە بۆ خێزان و منداڵەکانیدا. دووەمیان جلوبەرێک بە پێی دەسەڵات و عورفی شەرع و سنوور جلوبەرگیان بۆ دابینکە. ماڵ و خانوو شوێنی نیشتە جێبوون، هەروەها لەگەڵ خەوتن بە یەکەوە خەوتن و چێژی شەرعی بینین لە یەکتر. جا بەڕێزان ئەمە بریتی بۆ لەلایەنە مادیەکەی. لەلایەنی معنەویەوە پیاوێک ئەگە بڵێ من جلوبەرگی باش بۆ خێزانم دەکەم لە هیچیان کەم نییە، لەگەڵ یادەخەوم ماڵ و خانوێک و شوقەیەکی خۆشم بۆ دابین کردووە، ئەوە ڕۆ مادیەکەت کردووە. لە ڕووی معنەویەوە پیاو ئەبێت چی بکە؟ سۆز و خۆشەویستی و ڕێزیش لە ڕووی معنەویەوە بدا بە هاوسەرەکەی، بدا بە خێزان و ژنەکەی، لە ڕووی معنەویشەوە تێری بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دقەتی ئەم فەرمودەی پێغەمبەر بدەن: یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. ئەی کۆمەڵی گەنجان هەر یەکێک لە ئێوە با پشکنین بۆ خۆی بکە، ئەگەر توانای ئەلباءەتەی هەبوو فليتزوج، ئەمجا بە هاوسەرگیری بکە. بەڕێزان باءەت یعنی چی؟ باءەت یعنی کاری هەبێ. گەنجانی بەڕێز تۆ هیچ ئیش و کارێکن نەبێ، پاش ژمارەکردن بژێوی ئەم هاوسەرە دوای بوونی منداڵ بژێوی ئەو منداڵانە لە ئەستۆی تۆدایە. بۆیە پێش هاوسەرگیری ئەبێ بیرت کردبێتەوە دەستت بە کارێک ڕاگەیشتە بێ. تکاتان لێ دەکەم قەت بە گیرفانی خاڵی بەبێ ئیش و کار مەچۆ هاوسەرگیری ئەنجام بدەیت. یەکەم جار بوونی کارێک، دووەمیان شوێنی نیشتە جێبوونێک. زۆر جار ئافرەت دەڵێ شوو بە فڵان کوڕێک بکەم لە خێمەیەکیشە لەگەڵ یا دەژین، بەڵام بڕواتان هەبێت سروشتی ژن وایە بۆ ئەوی بێتە ماڵ خانووشی لەوێ، وەڵا خانێکی 100 مەتری بە دوای 150یەکیش داوا دەکات. ئیمکانیەتی ئەوە هەبێت لانیکەم بە سەربەرزیەوە بتوانانی خانوویەک بەکرێ بگیری و بەیانی کەلوپەرەکانت نەکەنە دەرەوە. هەروەها باعەت بلوغی عەقڵی و کۆمەڵایەتی دەگرێتەوە. زۆر کەس وا ئەزانێ ئافرەت یان کوڕ ئەگەر بلوغی جنسی بوو لەگەڵ ڕێزمدا ئیتر وەختی هاوسەرگیریەتی، نیشانەکانی نێریەتی و مێیەتی لێ دەرکەوتن و ئارەزۆکانی جوڵان ئیتر هاوسەرگیری بۆ بکەن. نە، ئەوە بلوغی بەس جنسی بووە، بەڵام ئایا بلوغی عەقڵی بووە؟ ئەمە بە کەڵکی ئەوە دێ بەیانی پیاوی ماڵ بێ، ئەم خاتونە خێزانی ماڵ بێ، دایکی داهاتوو بێ. هەروەها بلوغی کۆمەڵایەتی، ئەم پیاوە تازە لە کوڕەوە کە ژنی مارە کرد و گواستەوە ئەبێتە پیاوی ناو پیاوان. ئایا ئەتوانێت دوو میوان بەرێتە ماڵەوە؟ ئایا ئەم ژنە ئەتوانێت دوو چاپدە بە میوانێک و بە حرمەتەوە بەڕێیانکە؟ ئایا ئەزانێت خزمەتی و کەسوکاری لەمە دووە جاران باوکو دایکی هەبوو، ئێستا خەسوو خەزوریشیان لە نێوان هەردوو لاوەدا بۆ زیاد بوو. جاران بەس براو خوشکەکانی خۆت هەبوون، ئێستا کۆمەڵە براو خوشکی هاوسەرەکەشت بۆ زیاد بوو. جاران پور و خاڵی خۆت هەبوو، ئێستای بەرامبەرەکەشت بۆ زیاد بوو. کەواتە بلوغی کۆمەڵایەتیشت هەبێ. بۆیە بەڕێزان ئاگادار بن، هاوسەرگیری شێت و شور یەکسەر فەشەل دێنێ. زۆر کەسم بینیوە کوڕەکەی بەڕاستی شێتەڵوکەیە، ئەڵێن بۆ ئەوەی چارەسەری بکەی ژنی بۆ بێنە، یان ئافرەتێک کچێکی عەسەبی لە هەموو لەش بێزار ئەڵێن کاکە بە شوویدەن، ئەگەر شووی کرد بۆ خۆی چا دەبێ. ئەزانی ئەوانە چ کارە ساتێک دروست دەکات. ئەمە هۆکارەکانن کە تەلاق ئەمڕۆ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێ. بەڕێزان هاوسەرگیری نابێ بۆ چاکردنی شێت و شور و کەم عەقڵەکان بێ. بلوغی عەقڵی نەبووە، بلوغی کۆمەڵایەتی نەبووە، بەس ئارەزووی هەیە. بۆیە
هاوسەرگیری یەکسانە وەکو مەهاوکێشەی بیرکاری وایە ڕێک تەماشایکەن هاوسەرگیری یەکسانە حەز زائیدەن پێویستی ژیان واتە ئافرەتەکە یان کوڕەکە یان کچەکە حەزی بۆ هاوسەرگیری هەبێ تکاتان لێ دەکەم قەت کچێک بە زۆر بە شوو مەدا قەت کوڕێک بە زۆر ژنی بۆ مەهێنە ئەبێ خۆی حەزی هەبێ خولیای هەبێ ئارەزوەکانی پاڵی پێوە نابێ بەڵام بەس حەزی جنسی نە پێداویستی ژیان پێویستی هەبێ بێوێ خێزانێکی نوێ بۆ خۆی پێکەوە بنێ ماڵێک دروست بکە بۆیە بەڕێزان قەوامەی پیاو وا تێنەگەن کەوا زاڵبوونی پیاوە بەسەر ژندا هێستا نایارانی ئیسلام یان کەسانێک کە تەفسیری قورئان بە هەڵە دەکەن ئەڵێن خوا فەزڵی پیاوی داوە بەسەر ژندا نانەوانیە قەوامە واتە مەسئولیەت واتە بەرپرسیارەتی پیاو بەسەر ژنەکەیەوە نەک خۆزاڵکردن بەسەریە دووەمیان بەڕێزان ئەگەر دیقەت بدەیت قەوامەی پیاو بژێوی دابینکە جلوبەرگ دابینکە ماڵ دابینکە لەگەڵ یابخەوە لەلایەنی معنەویەوە سۆز و خۆشەویستی و ڕێزی هاوسەرەکە تێرکە ئایا ئەمە ئەرکە یان ماف وەڵڵاهی بەڕێزان زۆربەی ئەرکە نەک مافێک بێ و خوا بە پیاوی دابێ و ئافرەتی لێبێ بەشکرد بێ ئەمە دەوری پیاو ئەی دەوری ژن فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله ئافرەتی صالحە ئەگەر بیەوێ ژنێکی ڕاستەقینە بێ بەڕاستی ئەبێ گوێڕایەڵی مێردەکەی بێ جا بڕۆ هەموو ئاماری نێودەوڵەتی بخوێنەوە ئەوە دەروون ناسان ئەوە کۆمەڵ ناسان ئەو کەسانی کەوا دەرونی مرۆڤ بەڕاستی وەکو خۆی لێ حاڵی بوون ئەڵێن خۆشبەختترین سەرکەوتوترین بەمراد گەیشتوترین ژن ئەو ژنانن کە بەڕاستی گوێڕایەڵی مێردن هەر ژنێک بەڕاستی کە شووی کرد ئامادە بوو گوێڕایەڵیەک لە سنووری شەرعدا بۆ مێردەکەی دەربڕێت دڵنیا بن ئافرەتێکی سەرکەوتووە ئافرەتێکی تێگەیشتووە ئافرەتێکی بە بەدبەختە یعنی بەدبەخت نییە خۆشبەختە بەڕاستی بەمرادی دنیا و قیامەتی خۆی گەیشتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ باشترین ئافرەتانی قوڕیشن لەبەر دوو سنف لەبەر دوو سیفەت کە تێیاندایە ئەمە لە بوخاری و موسلیمان فەرموودەیە هاتووە ئەحناه على ولد في صغره بەڕاستی دایکێکی میهرەبانن بۆ مناڵ لە کاتی بچووکیدا بەڕاستی دایکێکی میهرەبانن بەڕاستی دایکایەتی هەر لە خۆیان دەوەشێتەوە ئەو مناڵە چەند بە نازداری و بە جوانی و بە ئەدەبەوە پەروەردە دەکەن دووەمیان وأرعاه على زوج في ذات يده حافظ ابن حجر عسقلاني لفتح الباري لمجلدين ولا بريس 150 هذا فرمي ترك التبذير في الانفاق افرتان يكن دزب مال ودقرن زياده روينا كان بريزان بريار ددن اقم كابران مالكي كميشي هبه ببركتي اما افرت دس في وقرا زوري لك اقل موشكي 400,000 بين ناي هذا توشي قرزاري بيه اقل زيادي كر باشكوتي لدك هروها المعناكي تري وأرعاه على زوج في ذات يده آفرتك كبراستي دوري آفرتاتي خوي ببينه أقل ميردكي دس كرد بو حياين هابا أي شكا أم بياوة صالانة خزمتي كدوي زوري هناوة وإستا بازاري نماوة إستا شكستي هناوة إستا نخوشيروي تيكردوا إستا بارودوخي ولادوكو بيويزنيا الله بياوة قيد شكا أو اندا أزاري خود مدى حتى زور من هبو زور من خوار پاشاكو تيكش مانكر إستا كم من هيا تۆ زۆر ئازاری خۆت مەدە ئەوەندە خۆت ماندوو مەکە ئێمە بەکەم قەنەعەت دەکەین دەی وەڵڵای هەر خوشکێکی بەڕێزی ئێمەش ئەگەر ئەم دوو سیفەتەی تێدا بێت دایکێکی میهرەبان و پەروەردشیارێکی باش بۆ منداڵەکان لە بچووکیدا کە باوکیشیان لە ماڵنێ شوێنی باوکیشیان بۆ پڕ دەکاتەوە هەروەها دووەمیشیان لە کاتی نەبوونی و دەستکورتی هاوسەرەکەیدا دەست پێوەگرەوە ئەگەر شتێکی زیادیان هەبوو بە فیڕۆی نادا و دەستی پێوە دەگرێت بەڕێزان ژنی چاک قانیتات یعنی بەڕاستی بڕیاری داوە لەگەڵ هاوسەرەکە ئیسراحەت دەکات ژنی چاک ناتۆرێ هەر پیاوەکە وتی ئەو چێشتە گەرمە ئەو چایە سادە بڵێخوا حافیز ماڵ بەجێ دەڵم تەلەفۆن بۆ باوکو براکەی بکە وەرن بە شوێنیەوە بەخوا دەتۆرێم نانا قانیتات و گوێڕایەڵتم ئێمە بڕیارمان داوە هاوسەر بین ئەم وشە کوردیت چەند جوانە بەبێ یەک نابێ سەر بخەینە سەرسەرین لا کۆتایی ئەم بەشەدا پێش ناوبڕ بەسەرهاتێکی واقعی ئەم کوردستانتان بۆ باس دەکەم مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبی پاییز زەبرادا لە بەرگی یەکدا لە چاپی دووەمدا ئەم کتێبە 3 جار چاپ کراوە لە چاپی دووەمدا لە لاپەڕی 68 لە بەرگی یەکەمدا دەفەرمێ کابرایەک هەبوو لە منتیقەی شارباژێردا بە ناوی حاجی شوێغا تۆفیق بەڕێزان ئەمانە ڕووداوی ڕاستەقینەن کاراکتەرەکانی دەیجێڕنەوە بۆمان و کەسوکاریان هێشتا لە ژیاندان جێگەی سەربەرزی و چاولێکردنی میلەتی ئێمن ئەڵێ ئەو حاجی شوێغا تۆفیقە کوێخای دەیەکی بچووک بوو بەڵام لای کوێخاژن لای حاجیژن پیاوێکی زۆر گەورە بوو هەرگیز نەدەبوو ئەو پیاوە بێتە ژوورە و
ئەم ژنە لە بەرزەپێ لە بەری هەڵنەستێت دەست لە سەرسنگ بەڵێ قوربان بەڵێ حاجی گیان بەسەر چاوان هەر سەر چاوانی بوو هەر دەست لە سەرسنگرتن بوو ئەیگوت لە لای خەڵکان لە لای میوانەکانی لای خزمەکانی ئەیگوت ئەو هاوسەری من شوێخەی گوندێکی بچووکە بەس وەڵڵی پیاوێکی ئەوەندە بە شەهامەتە حەقی ئەوەی هەیە سەرۆکایەتی هەموو دنیای بدەیتە دەست هێستا کەمە ژیانێک پڕ لە ڕێز و خۆشەویستی ژن و مێردێکی نەخوێندەوار بڕێزان ژن و مێردایەتی هونەرە فەنە سەلیقەیە نەک زۆر زانین و زۆر خوێندنەوە ئەمانە لە کوێرکە گوندێکە دوو کەسی نەخوێندەوار هیچ پەیمانگە و زانکۆیەکیشیان نەخوێند بوو نزیکی 60-70 ساڵ تەمەنی هاوسەری بڵ پەڕی خۆشەویستی ژیان لەگەڵ یەکترە ساڵی 2006 ئەو مام حاجە کۆچی دوایی دەکا کاتێکە کۆچی دوایی دەکا حاجی ژن ساغ و سەلامەتە لە پرسەکەیە لەبەر چاوی هەموو خەڵکە دەڵێ یا ڕەبی حاجی خوای پەروەردگار لێت خۆش بێ یەخوا من چەندل لە ڕازیم خوا هەزاران جار ئەوەندە لێت ڕازی بێ یەک دوعام هەیە یا ڕەبی خوای ئەو دوعایم وەرگری حاجی تۆفیق یا ڕەبی لەم شەو زیاتر بە تەنیا نەبی سبحان الله حاجی دەوری عەسر مردووە شەو ئەم دوعای کردووە بەیانی کە ڕۆژ دەکەنەوە نزیکی چەشتەنگا و نوێیش چەشتەنگا و دەکا حاجیژن بەبێ ئەوەی نەخۆش بێ بەلادا دێ یەکسەر دەمرێ حاجی تەنها یەک شەو بە تەنیا لە قەبرەکەیان مایەوە دوعاکەی حاجیژن خوای پەروەردگار وەریگرت یەخوا حاجی بە تەنها زیاتر لەم شەو بە تەنیا نەبی ئێمە بڕیارمان دابوو لە بەهەشتی شا بەیەکەوە بین ئەبێت لە قەبری شا لە تەنیژیەکەوە بین نابێ بە جێمبێڵی خۆزگە هاوسەرانی ئێمەش ئاوا بوونایە بەڵام بەداخەوە زۆربوونی تەڵاق هۆکارەکەی چییە ئافرەت و پیا و بەتایبەت هەردوو لا یان جاری واژنەکە بە زۆری لەسەر پێیە لە دەرفەتێک دەگەڕێ پیاوێک جارێک شتێکی نەبێ قسەیەکی بەدڵی ئەو نەبێ یەکسە بڵێ ماڵەکەت بۆ بەجێ دێڵ مخوا حافیز ئومێدەوارم کەوا لەو بابەتەی کە پێشکەشمان کرد فێر ببین ژیانێک کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشینانی کوردی ڕەسەنی ئێمە بۆ ژیانی ژن و مێردایەتی دایان ناوە ئینشاء الله ژیانمان بەختەوەر بێ بەیەکەوە بەخۆشی بژین لە دنیا و قیامەتە لەگەڵ هاوسەرەکانماندا بەختەوەر بین خوا ماڵی هەموو لایەکمان بەختەوەرکە دوای ناوبڕێک دێنەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێ بینەرانی بەڕێز دێنەوە خزمەتتان و درێژە بە بەرنامەکەمان دەدەین بەڕێزان پرسیارانێکی زۆرمان بۆ دێ من دڵنیای جەنابتان دەکەمەوە ئەمەوێ حەقی پرسیارەکانی جەنابتان بدەم و هەروە بە سەریعی بە سەریان ناتیان نەپەڕین هەمووی لای خۆم پارێزراوە ئەوەی ئینشاءالله بەردەوام من لەگەڵماندا گوێبیستی وەڵامەکان دەبن بەڵام ئێمە کاتەکانمان یعنی هەم تەوەرەکە هەم وەڵامی تەلەفۆنەکان هەم پرسیارەکان لە کاتێکی دیاریکراوی شەهر ئەوەندە فریا دەکەوین داوای لێبوردنتان لێ دەکەم بەڵام ئینشاءالله دڵنیا بن پرسیارەکان لای من ئەوەی بەدەستم گا هەمووی پارێزراوە و لە کاتی خۆشیدا هەمووی وەڵام دەدرێتەوە ئینشاءالله تعالی ئێمە یەک دوو پرسیارێک وەڵام دەدەینەوە ئینشاءالله ئێوەش لە سەرخەت بن بەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکەیە پەیوەندیمان پێوە بکەن و ئەگەر لە زیاتر پەیوەندیدار بێ بە تەوەرەکانی بەرنامەکەمان و ژیانی هاوسەری و گرفتەکانی ژیانی هاوسەریەوە زۆر باشتر دەبێت بەڕێزێک پرسیاری کردووە لە دیارە لە بەرنامەکانی پێشوودا ئێستا دێنە سەری ئەڵێ مامۆستا ئەگەر بتەوێت زەواج بکەیت چۆن بزانی کەسی بەرامبەر کەسێکی گونجاوە بۆ ژیانکردن لەگەڵی بەڕێزم ئەم پرسە کوڕێکە یان کچێکە من نازانم بەڵام بۆ هەردوو ڕەگەز ئەتوانین وەڵام بدەینەوە بڵین یەکەمیان کاتێکەوە بڕیارتدا کەسێک هەڵبژێری بە هاوسەری ژیانت نوێژی ئیستیخارە بکە دوور کات نوێش بکە دواتر بپاڕێەوە داوا بکە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ئەگەر ئەم هاوسەرگیریە دوای لێکۆڵینەوەی خۆشمان لە لای تۆ کە عیلمی ئەوەڵ و ئاخر هی خۆتە ئەی پەروەردگارە من هیچم لێ دیار نییە تۆ هەموو دوا ڕۆژەکان دەبینی ئێستا و داهاتوو دەبینی ئەگە خێری تێدایە کار ئاسانیم بۆ بکەی خێر بخەیتە کارەکەەوە نیشانەکانی عاقبەت خێری ئەم کارە بێنێ بەرچاوم و کارەکە بە ئاسانی بێتە دەستەوە یا ڕەبی خوا ئەگە خێریشی پێوە نییە شتێک بێنیتە پێشەوە کە لەم هاوسەگیریە بەدورم بکەی ئەمە یەک دووەمیشیان خۆت دیقەت بدەیت بەرامبەرەکە کوڕێکەوە بۆ کچێک کچێکە بۆ کوڕێک ئایا یەکەم شت دینی هەیە پەیوەندی نێوان و خۆی و خوای چاکە بەڵام بەس بە دین نەخاڵەتەی والله کوڕێکە بەردەوام پێنج فەرزە لە مزگەوتە دووشەم و پێنجشەم بە ڕۆژوە دایمە سیواکەکەی پێیە حافزی ئەوەندە زوو قورئانە ئەمە پەیوەندی نێوان خۆی خوا والله کچێکە الحەمدوللا نیقابیشت سەر ڕای حیجابەکەی دووەم شت لەگەڵ دینەکەیە بزانە ئەخلاقی چۆنە ئەخلاقی مەبەستم ئەوەیە لە نێوانی خۆی و خەڵقی خوادا چۆنە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ فاتیمەی کچی قەیس ئافرەتێک بوو تی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو پیاو هاتوونە خوازبێنیم شوو بە کامیان بکەم ئەم دوو پیاوە بەڕێزە هەردووکیان لە خزمەت پێغەمبەران صلی الله علیه وسلم هەردووکیان لە جیلی یەکەمی سەحابەن بەختەوەرن ئەوانیش دوو سەحابە معاویە و ئەبوو جەهمن ئێستا پەیوەندیەکمان هەیە دواتر دێمە سەر پرسیارەکە
خاتوڤیانی بەڕێز دادەگیان فەرموو. مامۆستا بەڵێ فەرموو. مامۆستا بە زەحمەت بۆیە بۆ قژ دروستە؟ بۆیە قژ بەڵێ بە سەرچاوی شەڵە لەگەڵمان نابە وڵامت دەدەمەوە دواتر. چونکە ئەڵە قژەکە تەڕ نابێ هەرە بێ خەنە بێ. بەڵێ ئەو بۆیە ئەگە تۆ دادەگیان هاگنین کە بۆیەکەت کرد تۆزی ئافرەتانی نۆکیان زیاترە یان جاوە پیاویش تۆزێنی نۆکی دێگە ئاوا قژەکەت ڕاکێشە تاڵی قژی ئافرەت درێژە ڕاکێشە هەستت کرد بەناو بە بەنینۆکەکەتەوە بۆیەک بەجێ ما وەکو بۆی نینۆک ئەوە دروست نییە ئەوە دیارە توێکەڵێکی دروست کردووە ئەگەر هیچی بەجێ نێش ئاوا تاڵێ مود ڕاکێشە بە توندی بە نینۆکەکانت هیچ بەسەری نینۆکەکەتەوە هیچ ڕەشیە قاوەیەک بەجێ نەما ئەوە نیشانەیە ئەوەیە بەز ڕەنگە ئەوە دروستە بەوە تاقی بکەوە. باشە دادەگەن زۆر ڕازی بێخۆ زۆر سپاس. بەڵێ ئەو ئافرەتە بەڕێزە سەری سوڕما بوو دوو خوازبێنیکەری هەیە شوو بە کامیان کە هەردووچان لەڕووی دینداریەوە بێعیبن ئەهلی مزگەوتن لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام پرسیارەکەی ئەوەیە ئەی پێغەمبەری خوا معاویە شووی پێ بکەم بە معاویە یان بە ئەبوو جەهم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە هیچیان بە کەڵکی ئەوە نایان فاتیمەی کچی قەیس تۆ لەگەڵیانە بەختەوەربی وتی چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمووی باشیان دەناسم ئەمما معاویە فەصعلوکن لا مال له معاویە لەسەر سەرجی عەلی کەوتووە ئەسپێ لە باغە خەڵیان لەوە سەوزە خاڵم نمداڵێت تۆ ئافرەتێکی خانومانی بە ناز و نیعمەت گەورە بووی بەخوا لەگەڵ پیاوێکی ئاوا هەژارە ناتوانانی ئیدارە بکەی ئەم لەگەڵ تۆدا ناگەنەوەیەک دواتر لێک جا دەبنەوە. دومیشان فەرمووی ئەبوو جەهم ئەوە بەڕاستی کابراایکی عەسەبیە ضەراب للنساء عەسەبی وەکو خۆی نییە بەخوا گۆچانەکەی دایمە لەسەر شانیەتی یەکسەر بە گۆچان و بە گۆپاڵ دەتکوژێ. فەرمووی شوبە هیچیان مەکە شوبە ئوسامەی کوڕی زەید بکە گەنجێکی ڕێک و پێکە ئینسانێکی دەوڵەمەندە ئینسانێکی هەبووە ئینسانێکی لەسەرخۆ حەلیمە. بۆیە بەڕێزم سەیری ئەخلاقی کە لەگەڵ دینی لە مزگەوتە دەبیندرێ قورئان خوێنە ئەهلی دین و پیاو چاکانە ساکە چاکان و موسڵمانانی خۆش دەوێت. دووەمیشیان سەیری ئەخلاقی کە ئەخلاق من دەڵێم ئەگەر دەتەوێت بە تایبەتی کچ بخوازی بەس سەیری یەک سیفەتیکە بەس عەسەبی نەبێ عەسەبی بەس کەللە شەق نەبێت تووڕە نەبێت ئەویش بەچی ئەزانی سەیری دایکیکە. ئەگەر دایکی لە ماڵەوە ڕێزی باوکی دەگرت ئافرەتێکی میهرەبان بوو ئافرەتێکی نەرمونیان بوو لەگەڵ درە دراوسێدا زمان شیرین بوو بە حرمەت و دەست دەسرسنگ بوو بە مێردەکەی بەخوا کچەکەشی وا دەبێ. ئەگەر بینی دایکێکی کەللە ڕقی کەللە شەقا وڵی بەداخەوە ڕم بێ کچەکەشی ئاوا دەرچێت بۆیە یان شەتیش نییە ئەمە گوناهی دایکێک نەخەینە سەر کچێک لە نزیکانی ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ تا بڵێ ئەم کچە عەسەبیە بەس تووڕە نەبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکابراوتی لا تغضب لا تغضب لا تغضب بەس تووڕە مەبە تووڕە مەبە تووڕە مەبە تووڕەبوو یعنی ئەوە نیە دوو دەقە تووڕە بی واتە ئینسانی وا هەیە بە هەمیشەی عەسەبیە بەخوا هاوسەر ژن بێیان پیا بێ کە عەسەبی و کەللە شەق بوو ژیان لەگەڵ یا زەحمەتە. بۆیە لە ئەخلاقا سەیری تووڕەبوونیکە. هەروەها بەڕێزم ئەمڕۆژ کارێکی ئاسانتر هەیە ئەگەر بتوانی دەستت کەوێ فەیسبووکەکەی و تۆڕە کۆمەڵایەتیەکانی بزانی لەوێدا چی هەیە ئەم کوڕەوەیان ئەم کچە بۆ دەرەکەوێ عاشقی چییە هەر لە تۆڕە کۆمەڵایەتی لە فەیسبووکەکە دەتوانی بنج و بناوەنی بخوێنیتەوە پاشانیش دڵنیاش بە ئەوەی پەروەردگار بڕیاری لەسەرداوە هەر ئەوە دەبێ بەس ئەوەی کە عەرزم کردی دینی ئەخلاقی عەسەبی و کەللە شەقی نەبێ و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشی تەماشاکە بزانە ئەمە لەگەڵ چیدا خەریکە. پەیوەندێکی ترمان لەگەڵە با فەرمێن کاک ڕێبوار فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك رێبوار برای خۆشەویستم سەرچاو عەزیزم والله داوای ئامۆژگاریەک یەکەین شتێک بۆ باس بکەم ئامۆژگاریەکم لە خزمەتام براکەم. مامۆستا من وا سێ ساڵە بێ زەواجم کردووە سپاس بۆ خۆی کێشەمان نییە و زۆر باش هێناومانەتەیە بکەنە مامۆستا مودەیەک هەبێت زۆر عەسەبی ینی خێزانم قسەیەکەکە ڕاستە هەموو ئافرەتی شتێکەکە کە مێردەکەی بەدڵی نییە بەڵام هەستەکەم عەسەبی بووم یعنی توانای قبوڵکردنی شتەکانم نییە لە ئەو وانیم لە دەرەوە زۆر باشم بێ کێشەم و پێشتریش سپاس بەخوا کێشەمان نەبوو بەڵام خۆم هەستە خۆمەکەم کرا کەزانم شتێ بڵێت کە ڕاستە شتەکەی غەڵەتە بەڵام دوای بیرەکەمەوە کەشانی ئەم تووڕە بوونە زۆری من نیم. کاکە ڕێبوار تۆ لە دەرەوە گرفتێک نییە لە دەرەوەی ماڵی خۆتان گرفتی قەرزاری شکستی مادی تێکچوونی باریکی کۆمەڵایەتی ئەمانە نێشکول لەگەڵ کەسێکە سپاس بۆخوا وەزعمان باشە و سپاس بۆخوا ئیشەکەم سپاس بۆخوا پارەمان هەیە خانووی خۆمان هەیە سپاس بۆخوا هەموو شتێکمان ڕەبی خوا بەرەکەتی تێ بخا بەسەر چاو ئینشاءڵڵا من لەسەرەوە قسە بۆ جەنابیشت دەکەم. خۆی گەورە سەلامەتتان کە بەختەوەر بی ئینشاءڵڵا کاکە ڕێبوار خۆت و هاوسەرت.
بەڵێ دادە نور فەرموو. الو السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله بزی وبركاته. مامۆستا زۆر پێ خۆشحاڵم زۆر بەختەوەرم کە گوێم لە دەنگت بوو بەڕاستی مامۆستا. خی گەورە پاداش داتەوە دادەگیان بەختەوەری دنیا و قیامەت بن ئینشاءالله. سپاس دەکەم مامۆستا من متابعەتی دەکەم زۆر بەختەوەرم کە گوێم لە دەنگت بوو ئەمن نابینامە مامۆستا حافظ قورئانیشم. نبینای دادەگیان ئینشاءالله تۆ جێگات بەهەشتە سپاست دەکەم. ئینشاءالله تۆ بەسەرە نیە بەس بەسیرەت هەیە. بەڕاستی مامۆستا من حافظ قورئانیشم زۆر بەیانی خی شوکرم. بەسەر چاو دادا نوری ئینشاءالله بەتایبەت بۆ جەناب قسە دەکەم. خوا لەگەڵ بێ دادەگیان ئینشاءالله بەتایبەت بۆ جەناب ڕوونکردنەوە یەکەم دەبێت. بەڵێ بەڕێزان عەرزم کردن ئەو بەڕێزەی کە پرسیاری کردبوو چۆن بزانم کەسی بەرامبەر گونجاوە ئەمە پرسیارێکی زۆر جەوهەریە. ئێمە زۆربەی جار ژن و مێر کە کێشەیان بۆ دروست دەبێ دێ مامۆستا وەڵی چی بکەم براکەم تۆ خانۆکەت داناوە خانۆکەت خەریتەکەی غەڵەتە بەڵام چوویتە سەقف مەسرفێکی زۆرت کردووە لە ئەوڵەوە خانۆکەت بناغەکەی پتە نییە خەریتەکەت هەڵەیە چوویتە ناو خانۆکەەوە ئەمجا لە من دەپرسی مامۆستاوە بۆ ئەوەی وایە هاو سەرگیری بەڕاستی ئەگە خوا ڕەحممان پێ بکە دیارە هەمووی فەزلی خوایە هیچی بەبێت تەوفیقی خوا و ئیزنی خوای گەورە ناکرێ بۆ یەکەم جار بەردەوام کوڕ و کچێک دەبێت پاڕێنەوە یا ڕەبی خوای پەروەردگار من لەم کارەدا تەنها پشتیوانی تۆم دەوێت من جوهدی خۆم دەکەم بەڵام بەبێ ئیزن و ڕەزامەندی تۆ هیچ نابێ بەڕاستی هاوسەرگیری دەبێت لە بناغی خانۆکەوە دەست پێ بکەیت نەک لە سەقفا پەشیمان بۆ ئەوەی وایە ئاوای وایە پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو كاكا محمد جان فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك محمد خوشيست. عزيزة كم سرتشام كاكا محمد. ملا والله بسياركم هيا. فرمو. درباري قضاء وقدر لقب مخير ومسيري. هر حزم لتوضيحات بدء عام لبو مثلا مخير ومسيري كاسمع مخيرين بلام زور شد هيك مفكري لي ذاك ينوبون منا. وكوشي. مثلا مثلا مخيرك اما خوامي مخير كذي لي او لا اللوح المحفوظ ضلي همشتك ما نسيوته هذا لسه توضيحاتك دائما من دبين زور سباس بس سرچاو كاكا محمد جان هرچنو بابتێکی درێژە بەڵام بە سەرچاو بە حرمەتەوە دایکی محەممەد دادەگیان فەرموو. سلام عليكم ماما. سڵاوی خوا لە دایکی محەممەد وێ خوشکی عزیزم فەرموو. ممنون سەرکەوتوی مامۆستا جانێک پرسیارێکم فەرموو دادا. والله مامۆستا بێ زەحمەت بەحثی هاوسەرەکەم بۆ نمونە عنی بەس ئەوەندەم بۆ ڕوون کەیتەوە خەسوو یان هێچ ئەوانە قسە بۆ پیاوت بکەن ئایا گونەحبارە بوو من چی بکەم لەو کاتەوە. فەرموو دێ خەسوو و دشوانە چیت بکەن؟ مەقسەد قسە و شت بۆ پیاوەکەتەکەن ئەوهانەیە چۆن وەسی بکەم چۆن بەحسی بکەم. بەسەر چاو بەسەر چاو. مایەکەم بێ من چی بکەم لەو کاتەوە عنی من ئاگام لە شتێک نییە ئەچەند قسە بۆ پیاوەکەن. بەس چاوانی ئینشاڵڵا دادەگیان ڕوونکردنەوەیەکی باشت دەدەمێ. وڵا سپاس دەکەم مامۆستا گیان زۆر خەفەتە خۆم. نانە ئینشاڵڵا ئەوە گرفتێکی ئەو تۆ نابێت لە ناو هەموو ماڵەکە ئەو کووردا بە تایبەتیەوە هەیە ئینشاڵڵا قسە لەسەری دەکەین دادەگیان پەیوەندیەکە لەگەڵمانە دواتر ئینشاڵڵا لە بەرنامەکەەوە گوێبیست دەبی. بەسەر چاوان. بەڵێ ئەوە پرسیارەکە بوو کە عەرزم کردن بە تایبەت لە دوای دین بەس مرۆڤ ئینسانێکی عەسەبی بوون زۆر حاڵەتێکی خەتەرە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کابراوتی ئەی پێغەمبەری خوا یەک ئامۆژگاریم کە بەس بۆ ئەوەی سەرکەوتوو بم لە دنیا و قیامەتە سەرکەوتوو بم سەرفراز بم ڕیسوانە بم بەس یەک کەلیمەم پێ بڵێ منشتم زۆر پێ لەبەر ناکرێ فەرمووی لا تەغضەب تەغضەب بەس ئەوە نییە ئینسان هەر تووڕە نەبێ بەخوا کەس نییە دوای پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ مەعسووم بێ لە گوناه هەر یەکێک لە ئێمە عەسەبی دەبین تووڕە دەبین بەس گرنگە دڵت پاک بێ هیوا هەیە زۆر زوو تووڕە دەبێت بەڵام ئەلحەمدولیلا زوو ئاش دەبێتەوە هیچی لە دڵان نییە یعنی دوای 2 دقە لەبیری دەچێتەوە پیاوی وا هەیە لە ژنەکەی تووڕە دەبێت دوای 5 دقە هەر هیچی لەبیر نەماوە ژنی وا هەیە لەگەڵ مێردەکەی شەڕی بووە کە چیدا پیاوەکەی دەچێتەوە دیوە کە هاتەوە ئەم دوی دەرگاکەەوە لەبیری چۆتەوە چی ڕووی داوە ئەمە ژیانێکی زۆر سەرکەوتوانە دەسەر دەبن بەس قسەیەک 10 ساڵ لەمەوە پێشەوەی مناڵمان بێهان لە بیر تەلە فڵامە دیسا و قسەیەت کردووە من هەر لەسەر ئەوە تووڕم بەڕاستی لەو کەسانە خۆت پارێزە سەیری دایکی کە سەیری باوکو بنەماڵەکەی کە وە تایبەت سەیری تۆڕە کۆمەڵایەتەکەشی بکەی بزانین داخۆ لەگەڵ چیە خەریکە و ئەوداڵی چییە
بەڕێزان کەسێکی کە پرسیاری کردووە مامۆستا خۆشەویستی بەڵێ پێشەوەی پرسیارەکان فریان نەکەت کاک نەجمەدین گیان فەرموو براکەم بەڵێ فەرموو کاک نەجمەدین فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك نەجمەدینی خۆشەویست. باش مامۆستا گیانی شیرینم زۆر باشین لەخوا بەزیاد بێ خوای گەورە چاک بە هەموو لایەکمان بکە. آمين يا رب يا رب بس قلب الصاغ مامۆستا هەر بمینی لەبوومان. خوای گەورە ئێوەش پایدارکە لەگەڵ هەموو مسلمانان هەموو ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. صلى الله عليه وسلم هیچ پرسیارم نەبوو تەنها ئەزم دەکرد قسە لەگەڵ بکەم مامۆستا هەر لە گوندەکەمان ڕا دەست مارسەکەمەتە ناو سێدوی. ئەستەغفر الله من حەدیەوە منێ چاو ماز دەکەم ڕێزی تایبەتیم هەیە بۆ جەنابەت و تەواوی دانیشتوانی گوندە خۆشەویستەکەتان یا ڕەبی خوا بەرەکەتی دنیا و قیامەتان بەسەلات بارێنێ. ئەهلی گوندەکان جێگەی ڕێزی تایبەتین هەموو هێشتا دیندار و مسلمان و ڕۆژبەرز و یا ڕەبی خوا لە کاروبارەکانتاندا یارمەتیتان بدا بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی هەموو لایەکتانەوەی هەموو لایەکمانەوە. گوندەکەمان گەلە ڕێک و پێشین لەگە یەکدی الحەمدولillah زۆر باش. خوای گەورە هەمیانەوە سەلام لێ دەکەم. یا ڕەبی ئەو تەبایەتان زیاد بێ گوند یەک شتی خۆشە ئەگەر تەبا و ڕەبایی و خۆشەویستی و برایەتی هەبێ بەڕاستی گوند ڕەفیقی شار نییە ئەگەر خوا نەخواستە خەڵکەکەی تەبا نەبن لەگەڵ یەکترا و ناکۆکی هەبێ ئینسان دەبێت لە دێ دوورکەوێتەوە ئینشەڵڵا ئێوە ئەو دێتان پڕخێر و بەرەکەتە یا ڕەبی خوا تەباییتان زیادکە. الحەمدولillah خراپەکەمان لە باشی گوندەکان کێ باشترە. یا ڕەبی خوا چاکەکانتان زۆر بن و خوا هیدایەتی خراپەکانیشمان بدا. زۆر سپاس کاکە نەجمەدین گیان. دایکم و باوکشم چاود ماتەکەن گەلێکی سەلاو ڕێزان هەیە لەبۆ. من دەستی دایە و باوکەش ماچ دەکەم حرمەتم هەیە بۆیان مام و پوری ئێمان تۆ لە زیاتی منیش دەستیان ماچکە خوای گەورە تۆیان بۆ بێڵێ و ئەوانیش کۆڵەکە و بەرەکەتی ماڵەکەتن خوای گەورە تەمەنیان پڕخێر و بەرەکەتکە بە تەندروستی باشەوە خوابیان هێڵێ بۆ تۆ و تۆش تەمەند درێژی بۆ ئەوان. کاکە نەجمەدینی خۆشەویست سەرچام ئەزیزەکەم خوا لەگەڵ بێ. بەڕێز زێک فەرمووی مامۆستا پرسیارەکەی ئەوە بووە خۆشەویستی دەبەخشین بەڵام دایمە چاویشمان لەوەیە خۆشەویستی وەرگرینەوە لە کاتێکدا هەموو ئاگادارین بەوەی بەخشین شتێکە کە هەرگیز نابێت چاوەڕێی وەرگرتنەوەی بین. خۆی ڕاستە لە نێوان کۆمەڵێک خەڵکدا بەخشین هەیە بەبێت چاوەڕێی وەکو چی بڕوا بکە باوکو دایک بەتایبەت لە تەمەنی مناڵیدا بەس خۆشەویستی دەبەخشن چاوەڕێی ئەوە نین خۆشەویستی وەرگرنەوە وەڵڵەهی تەنان لە گەورەیشدا یەکێک لە سیفاتی دایک و باوک ئەوەیە بەس دەبەخشێ بدەبەخشێ جا ئەولادەکەی ساڵح بێ و ئەویش سوپاسی بکە هەزاران جا دڵی دەگەشێتەوە تەنانەت دڵی دایک و باوکەکە ئەو ئەولادە خراپیش بێ باوک و دایک قەت ئامادەنی خراپی بەرامبەر بکەنەوە دەگ من شتیوە مەحاڵە دەستکەوێ بەردەوام ئەمان خۆشەویستی بەسەرا دەڕێژن هەروەها ژن و مێردی ڕاستەقینە و دڵسۆزیش بۆ یەکتر ژن و مێردیش ئەگە بەڕاستی یەکتریان خۆش بوێ نابێ بە مقابل بێ. عرضم کردن لە سەرەتای بەرنامەوە یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ژیانێک کە ژیانی هاوسەریە و هاوشەڕی نییە بەڕێزان بریتیە لەوەی کە ژن و مێرد بەڕاستی خۆشەویستی ڕاستەقینەیان بۆ یەکتر هەبێ واتە پیاوێک کە خۆشەویستی بۆ ژنەکەی دەرببڕێ نابێت چاوەڕێ بکا بڵێ من دوێنێ چەند بە قوربان و بە ساقەی تۆ بووم کەچی تۆ هیچ سادی لەگەڵ منە ئەگەر ئەوا بۆ بە مقابلە یان ژنێک بڵێ پیاوەکە من چەند خۆشەویستیم بۆ تۆ دەربڕی ڕاستەیش چاوی لێیەتی بەڵام ناوێت لە بەرامبەرا بێ لەوە چی ئەو لی نەزانی بێ لەوە چێ فکری مەشغوڵ بێ بەکارێکەوە دەرونی مرتاح نەبێ مێشکی لە شوێنێکی تر بێ نابێ خۆشەویستی دەربڕینی ژن و مێر بۆ یەکتر بە مقابل بێ. هەروەها لە نێوان ئیمانداران دایمە ئیثارمان هەیە واتەم ئیماندار دەگاتە پلەیەک لە ئاستی ئیماندا بۆ براکەی خۆشەویستی پێدەبەخشێت چاوەڕێی خۆشەویستی وەرگرتنەوەش نییە ئەڵێ پاداشتی من لای الله سبحانه وتعالى وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی خۆشەویستیان بۆ بەرامبەر دەردەبڕی مادی و معنەویان پێشکەش دەکرد چاوەڕێی ئەویان نەدەکرد فڵان کەس بەدەستیا و پاداشتم بداتەوە چاکم بداتەوە خۆشەویستیم پێشکەش کاتەوە من سەلامم لێ کردووی سەلام لێ نەکەی جارش کە سەلامم لێ ناکەم ئەمە پێی دەوترێت پلەی بەرزی ئیثار یعنی بەخشندەیەک لە لوتکەدا بەڕاستی ئەمانە بەختەوەری دنیا و قیامەتن بەڵام ئاگاشمان لەوە بێ هەموو کەسێک دایک و باوک نییە هەموو کەسێک ژن و مێرد نییە و هەموو کەسێکیش نەگەیشتۆتە پلەی ئیثار بۆ ئەوەی خۆشەویستی و ڕێز بەردەوام بێ من صنع إليكم معروفا فكافئوه هەر کەسێک چاکەی لەگەڵا کردی بەردەوام پاداشتی چاکەی بدەوە با چاکەکان نەمرن کەسێک تۆوی چاکەی چاندووە ڕێزی پێشکەش کردووی چاکەی لەگەڵ کردووی ئیلا چاکەیەکی لەگەڵا بکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەکە هیچت بەدەستەوە نەبوو هیچ شتێکت بەدەستەوە نەبوو چاکەکەی پاداش بدەیتەوە دوعای خێری بۆ بکە
ئەوە نەبە زمانێکی شیرین بڵێ یا ڕەبی خوا پاداشت بداتەوە، خوا بەرەکەت بخاتە ماڵتەوە، خوا بەرەکەت بخاتە برایەتی و خوشکایەتیمانەوە، یا ڕەبی نمونەت زۆر بێ. بەم شێوەیە کابرا دڵی ئیسراحەت دەکا، ئەڵێ ئۆخەی بە فێڕۆ نەچوو بەخوا فڵان کەس قابلیەتی کە ئەوەندە ڕێزم لێگەن، وەڵڵا ئەگە هیچ شم نەداتێ دوعا خێرەکانی 100 قاتی ماڵی دنیا خێر و بەرەکەتن. پەیوەندێکی ترمان لەگەڵایە فەرموو. کاکە جوبرائیلی خۆشەویست لە دهۆکی بەڕێز و ڕەنگینەوە لەگەڵمانایە دوا پەیوەندیە. باڵە فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاکە جوبرائیلی خۆشەویست لە شاری دهۆکی ڕەنگینەوە. زۆر سپاس مامۆستا، ڕێز و سڵاو بۆ ئێوەی بە ڕێز و خۆشەویست. ئێمەش ڕێز و سڵامان هەیە، سپاس دەکەم. بۆمە دوعا بکە، زۆر گۆداری محازەرەکانی توت بکەم. خدا پاداشت داتەوە کاکە نەجمەدینی خۆشەویست و ئازیزم، برای خۆشەویستم. کاکە جوبرائیل بەڵێ، کاکە جوبرائیلی خۆشەویست ببوورە. خۆی گەورە پایدارتان کا لە برایەتیتان زیاد کە، ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن ئینشاءڵڵا. وێدەوارم کە ئێوە گوێتان لە وشەیەکی ئێمە گرت پێ سوودێکی گەیان بێ هەم بە خۆم هەم بە جەنابتان و ئیمانداران. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس مامۆستا، ڕێز احترام بۆ ئێوەی بە ڕێز، چاوت ماچ دەکەم مامۆستای گەورە. برای گەورەن، سەلامەت بنیاخوا. بە زۆری گۆداری محازەرەکانی دەکەم. ئێمە زۆر خەڵکی بادینانجی بەڕاستی. خەڵکی بادینان جێگەی ڕێزی تایبەتیتان هەیە لە دڵی ئێمەدا. لە مزگەوتی زۆر بە خزمەتیان دەگەم دەڤەری بادینان ڕۆژانی جومعە لە مزگەوتی ڕێگای باشت. خۆشەویستی تایبەتیم هەیە بۆ هەموو کوردستانیان و ئێوەی خەڵکی بەڕێزی بادینانی زۆر ڕێزدار و دیندار و میوان دۆست و بە حرمەت. زۆر سپاس دەکەم کاکە جوبرائیلی خۆشەویست لە شاری دۆکەوە. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. خوا پاداش داتەوە کاکە جوبرائیل. بەڵێ بەڕێزان داوای لێبوو نەکەم، دیارە پەیوەندی کەش زۆرمان دەبێت، بەڵام هەر ئەوەندە فریاد دەکەم ئێستا وەڵامی ئەو بەڕێزانە ئەدەینەوە کە پەیوەندیان کردووە. داواش لەوانە دەکەم بە گەورەی خوان بمان بەخشن، داوای لێبوردن دەکەم کە هەوڵیاندا و پەیوەندیەکانمان نەمانتوانی کاتەکە بەشی نەکرد. بەڵام ئینشاءڵڵا بەرنامە بە دوور و درێژە ئێوە هەر هەوڵدەن هەر پەیوەندیمان پێوەکەن، دڵخۆشمان دەکەن، سوپاسان دەکەین و پرسیارەکانیشتان بنێرن بەڕێزان. ئەو پرسیارن کە ئاستا عەرزم کردن ئاوا ناو بەناو چەند پرسیارێک وەڵام دەدەینەوە، ئینشاءڵڵا کاتەکەمان لە خێر و بەرەکەتا بەسەر دەبین. کاکە ڕێبوار فەرمووی 3 ساڵە هاوسەرگیریم کردووە و الحەمدوللا کێشەیەکم لە دەرەوەی ماڵ نییە، بەڵام هەست دەکەم ئێستا وەکو جاران نەماوم عەسەبی دەبم. کاکە ڕێبوار گیان لە ژیانی ژن و مێردایەتیدا لە ساڵی یەکەم و سێ تا سێم و چوارەمیشە زۆر جار ئەوە دروست دەبێت. جاجاری وای پیاوەکە ئەو حاڵەتی لێ بەسەر دێ و جاری وا هەیە ژنەکە وەستا خۆت دواتر پەشیمانی کە لەوەی عەسەبیت بەسەرا هاتووە. یعنی قسەی هاوسەرت وەکو پێویست نەبووە، دڵی تۆی ئاو نەداوە، دڵی نامرتاح کردووی، بەڵام وەکو جەنابەت فەرمووت شایانی ئەو عەسەبی و هەڵچوون و تووڕەبوونەشی نەبووە. بۆیە هەر هەستکردن بە هەڵە بۆ خۆی فەزیلەتە. الحەمدوللیلا ئێستا کە تۆ هەستت بەوە کردووە کە کارەکەت غەڵەتە، ئەوە بۆ خۆی بەشێکە لە چارەسەر. مرۆڤ ئینسان پیا و یان ژن لە ژیانی هاوسەریدا تووڕەش بێ و خۆشی بە حەق بزانێ، یعنی خۆی بە تاوانبار بە گوناهبار نەزانێ، خۆی بە حەق و ڕاستی بزانێ، بڵێ ئەوە زیاتریش تووڕەبوومایە، ئەو تووڕەبووناری هیچ نییە، لەوێدا لا ڕێبوون دروست دەبێ. تۆ کاکە ڕێبوار مادام الحەمدوللیلا هەستت کردووە کارەکەت هەڵەیە، ئەوە بەشێکە لە چارەسەر. بە برای خۆشەویستی خۆشم بڵێم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسم کرد 3 جار بە کەسەکە وتی کە ئامۆژگاریم کە تۆش من حەدیۆم نییە خەڵک ئامۆژگاریکەم، ئێمە تەنها بیرهێنانەوەیە. جەنابتان کەسانی زانا و ڕۆشنبیرن، قسەکانی ئێمە بیرهێنانەوەیە. من خۆم لەوە بە بچووکتر دەزانم نەسیحەتی هیچ مرۆڤێک بکەم، بەڵام تەنها بیرهێنانەوەی هەندێک ئاەت و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەزموونی ژیانیش کە شتێکی فێر کردبین. تەنها بیری جەنابتی دێنمەوە ئەگەر کاتێک هەستت کرد بە عەسەبی بوون فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکە. لەو کاتەدا بڕیار بدە بڵێ پێغەمبەری من صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوم ئینەمە العلم بالتعلم و ئینەمە الحلم بالتحلم. دوو شت مرۆڤ دەستی هەیە تێیاندا. مرۆڤ بۆ ئەوەی زانا بێ پێویستە هەوڵی زانین بدا. کەس ناڵێ فێر نابم. خەڵک 1 جار شت بخوێنێتەوە لە بەریدەکە، من بە 3 جار فێری دەبم، تۆ بە 5 جار فێری دەبی. هەوڵ بدە، خوا عیلمت دەداتێ. فەرمووی ئینەمە الحلم بالتحلم. کەسیش خۆ نەخەڵەتێنێ بڵێ من عەسەبیەکەم بەسەر خۆما زاڵ نابم، بەخۆ ڕاهێنانە. کاکەی خۆشەویستم، ئێستا جەنابەت جاری وایە هاوسەری بەڕێزت قسەکەت بەدڵ نەبووە، لە دڵی جەنابتی داوە وەکو پێویست نەبووە، ئەو وایە ئەو قسەی بەو شێوەیە نەکردایە. بەس 30 چرکە خۆت بگرە، ویستت وەڵامی بدەیەوە کورە بەخوا هەڵەت کرد ئافرەت، هەر جوابی قسەی وا نادەمەوە، بەڕاستی تووڕە بووم، ویستت تووڕە بی 30 چرکە بگرە. من ناڵم خولەکێک 60 چرکە، 30 چرکە وەڵام مەدەوە، 30 چرکە دان بە خۆتا بگرێ، بە زمانی خۆتدا بنووسێ، دوای 30 چرکە کەسێکی هەیە من بوویتەوە. بڕۆ
بەپێوە بووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دانیشە إنما الحلم بالتحلم بەڕاستی حلم و لەسەر خۆی و هێمنی بڕوا بکە دەتوانی خۆت ڕابێنی سی چرکە قسە مەکە سەیرەکەی وردەوە دەهێدی بوویتەوە یەک تۆز ئاوێک بخەوە بەپێوە بووی دانیشە دانیشت بۆی چوار مەشقی ئانیشکێ بدە لەسەر قەنەفەکەت ویستت جوابی ئافرەتەکە خێزانت بدەیتەوە موبایلەکە دەبێنە خۆت بە شتێکەوە مەشغوڵکە پەیوەندی بە هاوڕێیەکەوە بکە و چاکوچۆنیەک و مەرحەبای دایک و باوک و خوشک و برایەکەت بکە بابەتەکە کۆتایی پێهات لە دواتریشا لە دەرفەتێکی هێمنە کە نەتۆ عەسەبیبی نەخێزانت داواکاری و تووڕەیی هەبێ بڵێ ئافرەت تکال لێ دەکەم ئەوە نەخۆشەویستیم بۆت هەیە توخوا بە ئەم گوڵی خۆشەویستێمان بە دڕکی تووڕەبوون نەژاکێ با ئاوی تووڕەبوون نایاتە نێوانمانەوە جاروبار تکال لێ دەکەم خۆشەویستم هاوسەری شیرینم ئەم قسانی کە ئەو ڕۆژە کردن خەریب و دڵم ئازادە با دووبارەی نەکەینەوە من ئەزانم داواکاریەکانی تۆ ڕەوان بەڵام لەم کاتەدانا لەم کاتەدا گونجاو نەبوو بۆ شێوەیە نەبوو هاوسەرت قەناعەت پێ بکە ئەویش خۆ پارێزێ لەو شتانەی کە تۆ پێی تووڕە دەبی بەڵام هەوڵ بدە لەو دەقەیەدا بەس من پێت دەڵم سی چرکە خۆت بگرە عەسەبی بوونەکەت کۆتایی پێدێ و دیتەوە خوارەوە یا ڕەبی خۆی گەورە بەختەوەرتان کە نورخان فەرمووی نابینام حافظی قورئانیشم دادە نور تۆ بەسەڕن نییە ڕاستە تۆ چاوت نییە بەڵام تۆ دڵت ڕوو ناکە تۆ بەسیرەتت هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موژدەی داوە فەرموویەتی هەر کەسێ خوای گەورە بە حەبیبەتەیهی بە چاوە شیرینەکانی کە ڕووناکی دنیای پێدەبینێ تاقیب کاتەوە و نوری چاوی لێوەربگرێتەوە تۆ خۆت نوری تۆ خۆت گوڵی تۆ خۆت ڕووناکی وەز ڕووناکی چاوت نییە ئەینا ڕووناکی دڵت هەیە بڕواتان هەبێ زۆربەی کات ئێوەی نابینایانی خۆشەویست شتی وا درک پێ دەکەن منی چاوساغ دەرکی پێ ناکەم ئەوەندە ئێوە هەر تۆ خۆش ناوەکەت ماشەڵڵا مبارەکە نورخان تۆ هەر خۆت نوری تۆ خۆت ڕووناکی والله پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک خوای گەورە شیرینایی چاوی لێ بستێنێتەوە دوو خۆشەویستەکەی کە ڕووناکی چاوە لێ وەرگرێتەوە پاداشتی هیچ شتێک نییە بە مەرجەک سەبر بگرێ وەکو تۆ کە پەنات بردووە بۆ حافظی قورئان لەبەرکردنی قورئانی پڕبەرەکەت و بەخشش کەلامەکەی خواد لەبەر کردووە تۆ سینەت ڕووناکە ئەزانی موژدەکەت چییە هیچ پاداشتێک لای خوانیە ئیلا الجەنە ئیلا بەهەشت نەبێ هەر مردی چوویتە بەهەشتەوە دەیت خوا دنیایەکی فانی چەند ڕۆژێک ئەڵێ خەوێکە بەسەری دەبین اینجا تۆ ئێوەی نابینا و عەرزم کردن خوا کە چاوی لێوەرگرتوونەوە دڵی ڕووناکردوون بە تایبەت تۆ دڵی ڕاستەقینەت ڕووناکە تۆ قەلبت ڕووناکە چونکە قورئانی بەرەکەتداری تێدایە قورئان کەلامی خوای تێدایە دادە نور ئینشاءڵڵا دوعای خێرمان بۆ بکە یا ڕەبی سەرفرازی دنیا و قیامەت بێ بە چاوی سەر لە قیامەتە بە چاوی ساغ ئێمە دەبینیتەوە ئینشاءڵڵا ئێمەش جێگامان بەهەشت بێ لەگەڵ جەنابەتدا دوعای خێرمان بۆ بکە لە بەهەشتەکەی خۆی پەروەردگارە ڕوبەڕوو یەکتری دەبینینەوە یا ڕەبی خوا لە ڕازی بێ کاکە محەممەد فەرمووی قەزا و قەدەری خوای گەورەیە مخێر و مسەیر من ئێمە مخێرین شتەکان دەکەین بەڵام شتێک کە لە قەڵەمی قودرەتی خوای لێدرابێ من هێشتا لە دایک نەبووم خوای پەروەردگار بۆی نووسی بە من بەهەشتیم یان دۆزەخیم کەواتە دەسەڵاتی خۆمی تێدانیە کاکە محەممەد ئەم شتە زۆر خەڵکی لە دنیادا و لە مێژووی ئیسلامەتیدا گومڕا کرد بەداخەوە ئەبێ زۆر وریابی خوای گەورە کەلامێکی هەیە پێمان دەڵێت لەڕێ ئەم قورئانەوە شتەکان حاڵی بن فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى هر کەسێک ڕوو لە خوا بێ ئەهلی دین بێ بەڕاستی خواپەرست بێ دڵ و دەروونێکی پاک و پوختی هەبێ بەرامبەر بە ئیمانداران و مسلمانان و مرۆڤایەتی ناخی پڕ نەبێت لە بۆگەنی واللهی خوا دەیباتە سەر ڕێگای بەهەشتی و ئاسان دەکات هەر کەسێ بەخیل بێ چروک بێ خوانە ناز بێ بڕوای بە قیامەت نەبێ ڕقی لە خەڵک بێ ناخی بۆگەن بێ زمانی پیس بێ واللهی خوا ڕێگەی جەهەنەمی و ئاسان دەکات ئەمە کەلامی خوایە هەردووکیانی داواتە دەستخۆت بەس من یەک پرسیار لە کاکە محەممەدی خۆشەویست دەکەم ئێستا کە تۆ گوێبیستی بەرنامەکەی تۆ قەت خۆت بڕوا بە خۆت دەکەی ئێستا کە فەرمانبەرێکی حکوومەت بی یان کرێکاری کۆمپانیایەک بی یان خۆت خاوەن کارێک بی بڵێ وەڵی من بەیانی سعات هەشت ناچم بۆ دایرە ناچم بۆ خوێندنگە ناچم بۆ کۆمپانیا ناچم بۆ شەریکە ناچمە سەر کرێکاریەکەم ناچمە مەحەل و شەریکەکەم ئەگە خوا بۆی نووسیبم دەچم ئەگە خوا بۆی نەنووسیبم ناچم ناوەڵا سعاتی موبایلەکەت دەخەی دەنیتەوە بە هاوسەر دڵێگە بانی خەبەرم نەبووە خەبەرم کەنەوە ئەگەر جاری وایە 2 سعاتی ڕسماندانەوە کە ئیمتیحانمان هەبوو بە کاتی ئیمتیحانی شێکی ضرورمان هەبوو بێ لە هەولێر بۆ سلێمانی لە سلێمانی بۆ هەولێر لە کاتی خوا فریای دایرەیەکەوین دووسێ کەسی دەوروبەرمان ڕادەسپێری نەوەکو من خەومەرگە خەبەرم نەبوو بێتەوە چاولێ ناڵێن خوا یەقینمان هەیە خوای گەورە عیلمی بەوە هەیە من سعات چەند لەکوێ دەبم
بەڵام ئایا خۆمان دەخەڵەتین بڵێ مادام عیلمی خوای گەورە لەسەر ئەوەیە بەڕێزان تکاتان لێ دەکەم عیلمی خوای گەورە نەشوپێنی بە عیلمی خۆت مرۆڤ لە ئەوەدا سەرگەردان دەبێت ئەڵڵا خالقە تۆ مەخلووقی نەچی بە دیدی خۆت سەیری خواکەی زانستی بێ سنووری خوای پەروەردگار لەسەرەوە دەڕوانێ ئێمە لە خوارەوە کار دەکەین بۆیە زانایەک پیاوێکی بەڕێزی وەکو جەنابەت هەمان پرسیارێک وتی مامۆستا باشە ئەگە خوا بۆ منی نووسی بێ هاوسەرێکی خراپم بەنسی بێ دوعا چه دەورێکی هەیە ئەگەر خوای پەروەردگار بۆ منی نووسی بێ تووشی شەڕێک ببم دوعا چه دەورێکی هەیە زانەکە وەڵامێکی زۆر جوانی دایەوە فەرمووی براکەم لەوە ئەچێ خوای گەورە لای خۆی فەرموو بێتی دوعاکانت ئەو شتەیە کە من بۆت دەنووسم تۆ دوعا دەکەی خوا لە بەڵا لام دەی من بۆ دەنووسم یا ڕەبی خوای کاکە محەممەد لە بەڵا لادەی تۆ دوعا دەکەی یا ڕەبی خوای گەورە ڕزق و ڕۆزێکی حەڵاڵم بەنسیب بکەی لەم بەندەکەم داوای ڕزق و ڕۆزی حەڵاڵی کە من ئەوەت بۆ دەنووسم چێ دەڵێ خوای پەروەردگار ئەوەی دانەنووسیوە کە داوای دەکات بۆیە بەڕێزان ئێمە مخەیەرین لەم دنیادا بەڵام بەرنامەکەمان هەیە منهەجی ژیانەکەمان لە بەردەستماندایە تکایە ئاگادار بن قەزا و خەدەری خوای پەروەردگار بە خالق تێبگەن نەک بە عیلمی مەخلووقی خۆمان دایکی محەممەد وەکو دوا پەیوەندی دەڵێم فەرمووت خەسووم و خوشکی هاوسرم دەچن قسە لای هاوسرم دەکەن و ئەوانە ئەوە بەرنامەیەکی تایبەتی ڕەنگ بێ لەسەر بکەین یەکێ لە هۆکاری کێشەی ناو خێزان قسەی سێمی دەرەوەیە کە دەڵم دەرەوە لە بینی ژن و مێردا هەموو کەسی تر دەرەوەیە باوکو دایکی کوڕ باوکو دایکی کەس خوشک و برای کوڕ هی کچەکە هی هەردوو هاوسەر تکار لێ دەکەم تۆ تەنها و تەنها هاوسەری خۆت بناسە وەکە شوشت بەم کوڕە کردووە دایکی محەممەد بە هاوسەرت تۆ تەنها ئەون ناسیوە و تەنها لەگەڵ ئەویشا ژیان دەکەی بەس تەنها لە کاتێکی زۆر خۆشەویستیدا لە کاتێکا کە مێردەکەت زۆر زۆر هەیە منە یەکەم جار ستایشی دایکی باوکی محەممەد بکە ستایشی باوکی محەممەد بکە ستایشی خوشکەکانی پورەکانی محەممەد بکە بڵێت تکال لێ دەکەم باوکی محەممەد من زۆر زۆر تۆم خۆش دەوێت بە خۆشەویستی تۆ دایکی تۆ دایکی منیشە خوشکەکانت خوشک من تۆش بۆ دایک و خوشکی من هەر بە هەمان شێوەی بەس تکار لێ دەکەم لەوە چێت تێنەگەیشتنێک لە نێوانماندا ڕوویدا بێ مەڵە دایکت هەڵەیە مەڵێ خوشکەکانت هەڵەت بڵێت تێنەگەیشتنێک لە نێوانماندا هەیە لە نێوانی هەموو وەکو خەسوویەکیشە لە ڕووی دڵسۆزیەوە ئەمە ڕوودەدا دایک ئەوەندە دڵسۆزی کوڕەکەیەتی وا ئەزانێ بووکەکەی ناتوانێت بەختەوەریکە ئەم هەر وەکو مناڵی جاران دەیەوێت لەگەڵ یا تەعامل بکە بڵێ دایکی منی ژوایە و دایکی تۆ ژوایە بەڵام وەرە باوکی محەممەد با ئێمە بڕیار بدەین نە باوکو دایکی من نە باوکو دایکی تۆ نەخوشک و برای من نەخوشک و برای تۆ نەیەنە ژیانی هاوسەریمانەوە چۆن ژووری نووسن بەڕێزان داخراوە تۆ ڕێگە دەدەی باوکو دایکت بیان لەگەڵ ژووری نووسنەکەدا لە کاتی خەوتنا لەگەڵ تابن هیچ کەس ڕێگا بەوە دەدا ڕێگە دەدەی خوشکەکان بیان لە ژووری نووسنەکەی بەشدار بن نا هەموو ژیانی هاوسەری ژووری نووسنە قەدەغە کراوە هیچ کەس قسەمان لە ئێمە خۆمان ژیرین عاقڵین ئینسان ژیر و عاقڵ نەبێ هەر مارەیە هاوسەری لێ نایە هەر هاوسەری ناوێ کە خۆمان ژیر و عاقڵین با ڕێگانە دەین بەس وەکو عەرزم کردن بڵێت تەنها دەزانم دایکت لە ڕووی خۆشەویستیەوە باوکی محەممەد بۆ تۆ ئەم قسانە دەکا بەڵام دڵنیا بە من لەوە چێ باشتر لە دایکت لە ژیانی تۆ حاڵی بم تکایە ئەو قسانەی دایکت بە دڵسۆزی وەرگرە بەڵام با کاریگەری لەسەر ژیانمان نەبێ بەم شێوەیە بە زمانێکی شیرین مێردەکەت حاڵی بکە و هەردوو وڵاتان و ئێمە هەمومان و هەموو بینەران بڕیار بدەن عەرزم کردن چۆن ژووری نووسن قەدەغەیە هیچ کەسێک پێی بخاتە ناوە وەڵڵی هەموو ژیانی هاوسەریمان ئاوا قەدەغەیە کەس قسەی لەسەر بکە ومێدەوارم هەموو لایەکمان بەختەوەر بین بەختەوەریش بەدەستی خوای پەروەردگارە ئێمە هەوڵی خۆمان بدەین بە قسەی جوان بەدڵی پاک بە زمانی شیرین نەهێڵین کەس تەداخلی ژیانی هاوسەریمان کە وەتکا دایک و باوکەکان تخوا واز لە بووکەکانتان لە کوڕەکان بێنن بۆ ئەوان خۆیان عەقڵی ئەزموونی خۆیان هەیە ژیانی خۆیان هەیە ئێوە لە ڕووی دڵسۆزیەوە لە پشتی شەوەنا ڕووبەڕوو بڵێ کوڕە شیرینەکەم کچە شیرینەکەم بووکە جوانەکەم هەست دەکەم ئەم بابەتە ئەگەر ئاوابیکەی جوان دەبێت خۆت جوان ڕەفتار دەکەی ئەمە جوانتر دەبێت بە کوڕەکەشت بە هەمان شێوە بە زاواکەشت بە هەمان شێوە بڵێت تۆ لەسەر ڕێگایەکی ڕاستی ئومێدەوارم ڕاستتر بی باش کار دەکەی ئومێدەوارم باشتر کار بکەی یا ڕەبی خوا هەموو لایەکشمان بەختەوەرکە کاتەکەمان کۆتایی پێهات تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بەو خوای پەروەردگارە دەسپێرم کە سپاردە لە زایە ناکە یا ڕەبی خوای پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ئاگای لە هەموو لایەکمان بێ والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه